ئەپلیکیشنەی کە دروستمان کردو ناوی بازار گەلەریە بۆ مۆبایل و تابلێت و شێوی وسایتیش هەمانە بەردەستە هەموو کەسێک دەتوانێت تر لێستاوە لە ئینتەرنێت دایبەزێنێت و بەکاری بێنێ ئەگەر ئایفۆن بێ یان ئەندروید بێ ئەتوانێت دایبەزێنێ بەنسبەت ئەوەی چی ئەتوانێت بەکاری بێنێ هەموو کەسێر خوێنەوارێکی بەسیتی هەبێ کوردی هەم بە زمانی کوردیە ئەتوانێت بەکاری بێنێ یەکەم دیزاینێکمان داناوە کە هەموو بوارەکانی بازار بە شێوەیەکی جوان پۆلێن بکەین کە بێ بەسەر چەند بەشەوە و بە شێوەیەکیش کە بەکارهێنەر بە ئاسانی ئەو شتێکی ئەوێ بیدۆزێتەوە بوارەکەی خۆی ئەنجا دوایی چوین خۆمان هەموو شوێنەکانمان تۆمار کردووە خزمەتگوزارەکەشمان بە خۆڕایی بۆ کە تۆمارماکردن بۆی هەمووی بەشداری بکە پێشوازی لێ بکە بەم شێوەیە ئیتر دیزاینێکی ئاسانیشمان دروست کردووە کە بەکارهێنەر کە ئەپلیکیشنەکەی بدابەزان یەکسەر بتوانێت بەکاری بێنێ ئێمە بەپێ و دیزاینی دامانناوە خاوەن دوکانەکە ئەتوانێت نرخ بنووسێ ئێمە خۆشمان هەمووی تۆمارەکەین و ئەوەی کە ساحب دوکانەکان ڕازی بوون نرخی کاڵەکانمان نووسیوە ئەگەر ساحب دوکانێکیش ڕازی نەبوو بێت هەنێک کاڵای بنووسین نرخەکەیمان دانەناوە بۆی دوای کەسەکە معاملە لەگەڵ ساحب دوکانەکە بکە دیلیڤەری لە کاتێکی زۆر نزیکا بوو لە ئێستا دامان نەناوە ئەمە بخەینە بازار و جارێ خەڵک بە شێوازێکی سادە ببینێت بەکاری بێنێ لێی فێر بێ ئەنجا دوای هەنێ سیفەتی تر هەیە بۆی زیاکەین وردە بۆی جارێ لەگەڵ ستایلە سادەکەیان ڕابێن ئەنجا دوایی دیلیڤەری بۆ زیاکەین بۆ منە لە ماوەی 2 هەفتەیەکی ترا